قەشە پۆلس دینی با بڵێن گاوری تێکدا نازام قەشە پۆلس ئەگەر ئاگادار بن کێ خۆی یەهودی بوو گەورەترین دوژمنی عیسای کوڕی مەریەم بوو لە سەردەمی خۆیان و شوێنکەوتوەکانی باشە مدەتێک خۆی دیار نەهێشت دوای هاتەوەتی من گەشتوم بە عیسا دوای لە خاجدانی داوەزیوەتەوە دیومە و ئینجیلی بە من داوە وەرن با پێتان بڵێم ئینجیل چییە گاوری داماوی یەکسەر دانیشتن لیان وەرگرت منهەجێکی جوان ماسۆنیەت بەو شێوە ئەو دینەی عیسای تێکدا و شوێنکەوتوەکانی گومڕابوون و بوون بەمەی کە ئێستا ئەمڕۆ هەن طبعا شوێنکەوتووە لاڕەکانی و هەمان شت عەبدوڵڵای کوڕی سەبە کە یەهودی بوو یەهودی یەمەن بوو کە پێوترا ئیبن السەودا هاو لە مەدینە نیشتەجێ بوو لە سەردەمی خەلیفە عوثمانی کوڕی عەفانە لە سەرەتا خلافەتیە هاو نیشتەجێ بوو ئیدعای ئیسلامەتی کرد زۆر بە جوانی هاتوچەی مزگەوتیە کرد و وابەستەی فەرمان بە چاکە و قەدەغی خراپە زۆر هانی خەڵکیە بۆ ئیسلام حتى وا خۆشی پیشانەیە دژایەتی یەهود و نەساڕاکە بۆ نایەنە ناو ئیسلامەوە من خۆم یەهودی بووم و هاتووم و ئێوەژە ببێن دوای ماوەیە هەستا دەستی کرد بە باسکردنی والیەکانی ئیمامی عوثمان بۆ نمونەیەکێکی داناوە لە عێراقی داناوە لە کوفەیەکی داناوە لە شامێکی داناوە لە بەسڕا ئەی ئەم والیە باش نییە عوثمان داینا خۆزگاوەی دانانە وەکو بڵێ دڵسۆزی ئیمامی عوثمان ئەترسم ئیمامی عوثمان تووشی کێشەکە غەدرێ بکان شتێ بکات لەسەر ئیمامی عوثمان ماڵ بێ زۆر ساختە چی فێڵباس یەهود ئاوان ئاوا دەستی کرد بە قسەکردن لەسەر ئەو والیانە دوایی تی وەڵا ئەوە ئیمامی عوثمان بەدەستی لان قەزوا کاڵی بەخوا خۆ من بوختانی بۆ ناکەم بەس بۆ ئەم والیە خراپانە دانێ خەڵکێکی زۆری لە مەدینە لە دەوری خۆی کۆ کردەوە کە زانی خەریکە لەوێ کەشفە بێ وەزانیشی بەشی خۆی خەڵکی کۆ کردوێتەوە هاتە کوفە لەوێش خەڵکێکی تری ئاوا کۆ کردەوە هاتە بەسڕە خەڵکێکی تری کۆ کردەوە کوێ میسر کوێ یەمەن کوێ شام هاتەوە بۆ کوفە لەوێ مەوعیدی بۆ دانان یەکتر ببینن ئەنجا لەم بەینەشە لەگەڵ ئەتباعەکانی هەوڵیانەیە چی بکەن نامەیان تەزویرە کرد بە ناوی ئیمامی عوثمانەوە زوڵم و خراپەکاریان تیان نووسی گوای ئیمامی عوثمان ئەمری کردو بۆ والیە بیکە ئەوە ئێمە تەتەرەکەمان گرتووە بە نامەکەوە پیشانی خەڵکیانەیە بۆیان نەخوێندەوە نامەیانە نووسی بە ناوی والیەکانەوە نامەیانە نووسی بە ناوی سەحابەوە کە بێزارن لە ئیمامی عوثمان بە ناوی عایشە خاتون و نامەیان نووسی بوو بناوي عائشة خاتون ابن كثير جوان بمعنى جارته ولا بداية نهاية نامه نسيب كيما كعائشة خاتون فرماني كردو بخلقي لعثمان قبول ما كان وابك باشا اما هستا ام نامانه نسيب تزوير يكردو بوشوا بلاوي اكردو خلقي كي زول لي كوبيون زيكي 7000 كاس موعدي بيدان كورزي حج هاد اميان لمدينه كوب بنوا صحابه هم يشو برو حج اما هاتن برو مدينه محاصره امام عثمان يعني شو دوري مالك يعني قلت يا بلا خلافات تنازل كي يا تكوجي إمام عثمان رسول الله صلى الله عليه وسلم بيفرمو الله جل جلاله كراسك كعبة بردة داي نكني صبر بقرة تابيا ما قيته باشا أو أبو أو خلافة التنازل اللي أنا كنت أكشتيان تا شهيد يعني حتى عبد الله كوري عمري بانكر وتي إمام عثمان بانكر شي علي شي بكم فرمشتي وانا كي تنازل كي دواي خلق فيربه وكو فارس وروم حركات يا امريكان يا بدلنبو يا تنازلي بيغن يا يكوجن بانا به بسنه همو كس تنازل كا بالا سريع كي بابا مال او ابو بوشي ولا اخير امام عثمان يعني شهيد كردو عيش خو عندها بال علي كان بوي ما كردو علي عدل او بيت السلام او ابو دواتر ادعاء وانكر علي خواه ام سبئيانا ام يهوديانا بو دينك تيقبن لخلقي بلام علي كوري ابي طالب بو خوي سوتانني شالي غورا غوري كردو وليانا نايو غريت بران وسوتاني وتي من خواني بوش فتنه كاني كوجانو ابن سبا اجروش خوي ون كردو اتبع كاني بجهشت دو اتربو خوارجيان لي دروز بو شيعان لي دروز بو مرجعان لي دروز بو جبريان لي دروز بو جهميان لي دروز بو چونك هموي دسكي سبونو حتى امروش بوشيوا او فرقانه بابلين تبوت وزكان لنا ملتا ما ولنا امتا ما خلق جيرو دي